سیرکە بەرشلۆنە پێویستی بە یاریزانێکە کە لەدانی سەری زۆر باش بێت لەبەرەوەی هەمیشە دەبینین زۆرترین تۆپ دەکەوێتە نێو ناوچەی سا لەلایەن ڕافینیا لەلایەن لامین کە ئەسیس دەکرێت لەلایەن پێدریەوە باشە یعنی کەواتە تۆ پێویستت بە یاریزانێکی باڵە بەرزە هاوشێوەی لیڤاندۆفسکی لێدانی سەری زۆر باش بێت تۆ ڕێزش ئەو تایبەتمەندیی نییە بەسەم بۆ نمونە ئۆسمینم زۆر پێگونجاوتر و باشترە لە ئەلڤارێس بۆ بەرشلۆنە يعني أوسمين برايتو للبارسا أوسمين لبر أوي بو برشلونة أوي بارسا بيوسي بارزانكي تطاني بلي سررميش جمارنو سررميش الراستقينة كتاب والله كاجليز من الزور لما يجي كيشم لقال أقصي أو كسانة كدلت بارسا بيوسي بسررميش جمارنو زور لما يجي كيشم لقال أقصي تنانا تفشار كردني كاجليز يقدر خطوة بله بارسا كي هرجبري كيش مارنو يتواوي هبو تطاني صالح كم بيبلي إبراهيموفيتش سكوتونه ولا بارسا روي باشا إيتوش هرجبري سررميش جمارنوني يارزانك خيرا يارزان دبرت ولدان سريش هاباشنيا إيتوش سررميكينيا سواريز جمارنوي تطاونه وتك أجا سيري أما ركاني سواريز بكي لقل بارسا أسيست يجزار زورا سررمي تواب أوسمينا ليفاندوفسكي تاراديك إبراهيموفيتش وكوباسد كر كافاني تاراديك أنا سررمي جمارنوي تاون بلام بارسا لوتي من بارسا بينيوتش كمان يعني بۆکارێک کە تەمەنم ئەوەندە زۆر نییە بەس ئەوەندەی بارسە باسی هێندێک لارسن ناکەم کە لە ساڵی 2004 و 2003 یا مەسەڵەن نۆتەکان یاری کردووە من لارسن نەبینیوە باسی ئەوە دەکەم کە کەی بارسان بینیوە لەوەتی بارسان بینیوە سەرڕمێکی ژمارەنەوەی تەواوی نێو بۆ زۆر باشیش بووە لە کۆندا گەبێنەوە ساڵی 2011 و 12 سێژبەرەکەی باسە چێ بوون کاگلیس ڤیا پێدرۆ مێسی پێدرۆ ئەوە شوێنی دیار بوو لە باڵ یاری دەکرد بەڵام ڤیا و مێسی بە حوڕیەم دەتوانم بڵێم بە ئازادی لە نێو یاریگا ئەلڤارێس بۆ بەرشلۆنە زۆر باشترین بژاردەی بۆ